اف چاغو همو چاغاوا بخیر تماشاگر و بینرین هجای کرساد نیوزه از سوزان بابانم لگل و مجبور پیشکشکرنا خلکی که دن ج برنامه ریا کردستانی ایرو 11 تیر ماه سال 2026 سالک در باست به بسر مراسم سمبولیکا چکشوتاندنا سی گریلاین پارتیا کارکرین کردستانی لاشکفتا جاسنه پارزگاه سلیمانی مراسمی کو بوی زیرویا خالك ورچرخانش بو پیواجو پروسه آشتی لباکوری کردستان و ترکیه پشتی وینا گلک روجاف درکتن لترکیه و باکوری کردستانی گلک رخنجی چیه بون تبی کو دولت بجه پیواجو باش بره ودچه ام هنیک یاسایان درخن لی اویاسا نوک لیبورنی اگشتی به لی داخویانیا هری نو یا کجه که دا کوما جواکین کردستان دبیجه تکسی تهزی نکاره لسر ما وريبري ما امري واقعي فرض بكاني ابتش نا امري واقع تشتيكو ام دخوازن دروجوا تركيا دا نينا يعني غنغشه مازن دبن زياده دبن لي هر دو اليجي دخوازن كو بيواجو تقزي بيش بكبا بيواجو ايدي باوايكا سياسي دیپلۆماسی چارەسەر بێت سەر ئاستا ناودەوڵەتی دەژی ئاستا هەرێمی دەژی پشتگیریە کە زێدە هەیە ji بۆ ku پێواژۆی ئاشتی بە پێش بکەبە و ئێدی دوزا کرد لە باکووری کوردستانی ترکیە ji qonağa şerê çekdarî ber bi qonağa şerê siyasî dîplomasî bikeve û Kurdan bikarbin li wir bi rêkin dîplomasî û siyasî pirsa xwe çareser bikin. Vê ca piştî ku yanî zêdeyî salê ku çend mehin hîn dû salê xwe temam nekiriye ku di cotmeha sala 2024 da Dewlet Bahçelî çû cem parlamenterên dem partî û ragihan eger ku Abdullah Öcalan were parlamentoyê û PKK fesix bike دê werê dikaribe li parlamentoyê biaxive û mafê hêviyê jî bi dest bîne. Lê heta niha ne mafê hêviyê ketiye rojeva Tirkiyeyê û ne jî zindaniyên siyasî girtiyên siyasiyên Kurd yên ku li Bakurê Kurdistanê û Tirkiye doz li ser wan hatine vekirin û bi salan hatine girtin ne hatine berdan. Hemî ev ne fikar çê dikin li ser pêvajo proseya aştiyê lê tevî wan jî îradeyekî ji her du alî derdikeve ku dixwazin pêvajo bi awayeke giştî çareser bikin. Ve ca li ser vê babetê mêvanek dû mêvanê me heye bêguman mêvanek me li Edenê bi rêz Mehmet Kamaç parlamenterê Dem Partiyê eger pêwendiyê me çê bibe pişan biçin gelî û her wiha li stûdyo jî bi rêz Şino Hîranî qatû Şino Hîranî çavdêrê siyasî li gel me ye qatû Şino em xêratina we dikin ez ji we dest pê bikim. Salek têpar dibe derbas dibe bi ser pêvajo û proseya çekşewtandinê li eşkefta caseneyê ku çî bû. Di vê salê da bigiştî nirxandinên we di vê çarçovê de heya niha çi pêşketinên berbiçav me di vê pêvajo û proseyê da dîtiye û binêrîna we çi astengî li pêşiya wî pêvajoyê derketine. بەڵێ دەست خۆش زۆر سپاسانەکەم بێگومان ساڵێکی زۆر گرنگ و پڕبەها بوو لە پرۆسی ئاشتی لە نێوان کورد و دەوڵەتی تورکیا لەو ساڵەدا کۆمەڵێک هەنگاو وەکو دەستپێشخەری یەکەم لەلایەن پارتی کرێکارانی کوردستان و ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانەوە پێشخرا وەکو نیازپاکی یەکەم بۆ پێشخستنی ئەم پرۆسەیە دوای ئەوە کۆمسیۆنێکی پەرلەمانی پێکات کە زیاتر لە 51 ئەندامی پەرلەمان لە هەموو فراکسیۆنەکان بێجگە لە ئی پارتی لەو کۆمسیۆنە بەشدار بوون کاری زۆر باش و زۆر ڕێکوپێک هاتە ئاراوە کە هەموو لایەکان هەموو تەرەفەکان هاودەنگ بوون لەسەر ئەوەی کە کاری کۆمسیۆن و دەرئەنجامەکەی بە کۆی گشتی پەسەند کرا ماوەتەوە هەنگاوی یاساییانە ئەو هەنگاوی یاسانەی کە کورد داوایەکە لە چوارچێوەی ئەو داواکاریانەی کە هەم دەم پارتی هەم بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان هەم تا ئاستێکیش پەکەکە داوایەکە لە دەوڵەتی تورکیا کە جێبەجێ بکە من پێم وایە گەیشتونە تا قۆناغی کۆتایی بۆ ئەمە بەتایبەتیش لەو بابەتانەی کە پێویست بە هەنگاونانی جددی و یاساییەکە دەوڵەتی تورکیا پێش ئەوەی پەرلەمانی تورکیا کە کۆتایی سی ئەم مانگەیە بکەویتە پشووی هاوینە پرۆسەیەکی یاسایی
ئامادە کردووە ئەم پرۆسیسیان ئەم پاکێجە یاسایە کۆمەڵک بند و خاڵ لە خۆگری کە زۆر ڕوون نییە لە ناو ڕای گشتیان زۆر ڕوون نەبووتەوە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بەڵام ئەوەی کە ڕوونە دوو شتی زۆر سەرەکی تایە یەکێکیان ئەوەیە کا دۆخی بەڕێز عەبدوڵڵا جەلان و ستاتوی بەڕێز عەبدوڵڵا جەلانە کە دیاریەکرێتێدا دومیش چۆنیەتی گەڕانەوەی ئەندامانی پەکەکە بۆ ناو سیستەمی کۆمەلگا یاخود چۆنیەتی جارێکی تر ئینتیگراسیۆنێکی ئەندامانی پەکەکە دروست ببێ لەمەدا ئەمانە هەنگاوی یاسایی من پێم وایە وەکو ڕێی خۆم هەنگاوی زۆر پراتیکی نین بە ئاستێکە ئەوەی کە کورد چاوەڕێی لێ ئەگا کورد چاوەڕێی پرۆسێسێکی گەورەی بەدەستهێنانی مافی دەستوری و یاساییە لەسەر ئاستی نەتەوە وەکو ئەتنیک کە پێش هەمویان مافی زمانە مافی خۆپەڕێوەبردنە مافی لابردنی قەیومەکان لەسەر شارەوانیەکانە ئێمە تا ئێستا ئەمە وەکو خۆم وەکو ڕۆژنامەنووسێک کە بە دوواداچوونەکەم هیچ شتێکی ئەو تۆی نەکەوتۆتە ناو میدیاکانیان زانیاری دزە پێ نەکراوە تەنانەت دەم پارتیش خۆی کە لە دەمی وتەبێژەکەی دەم پارتی کە بەڕێز عایشە گوڵدۆغان توێتی ئێمە تەنها لەسەر کاتەکەیە لەگەڵ دەوڵەتا ڕێککەوتوین چ کاتێک ئەم یاسایە بێتەوەی من ناوڕۆکی یاسایەکە زۆر بەباشی نازانین ئەو لە هەمان کاتیژا کە بینی بەرامبەری ئەمەش پەکەکە ینی سەرکردەکانی کەجەکە لە قەندیل لێدوانی یەک لە دوای یەکە دن کە لێدوانەکان زۆر توندن ئیبراهیم کاڵن هەفتەی ڕابردوو لە عێراق بوو دوای هاتە هەولێر دوای هاتە سلێمانی هەموو دەنگۆیەکان لەسەر ئەوە کۆ ئەبێتەوە کە ئەمانە پرۆسیسێک لەسەر ئاستی هەم یاسایی هەم لەسەر ئاستی ئەمەلیە لە ئارادا هەیە بەڵام تا ئێستا دەرئەنجامەکەی بەچی ئەگا بەڕاستی دوای 25 تەمووز بە شکلێکی ڕوون ئایا ئەم پاکێجە یاسایی ئاک پارتی کە ئێوێ دەنگی لەسەر بدە ئێمە بۆ یاڵێن ئاک پارتی چکە ئاک پارتی مخاطبی سەرەکی و دەوڵەتە ینی دەسەڵاتدارە ئەگەر ئاک پارتی لەسەر هیچ پرۆژەیەک ڕێک نەکەوێ و یان نەیهێنێتە پەرلەمان کەس ناتوانێت ئەم پرۆسەیە چارچێوێکی یاسایی پێ بدە لەبەر ئەوە پێمان وایە پێش داخستنی پشووی پەرلەمان ئەبێ ئەم بابەتە بە تەواوەتی لەسەر ئاستی هەم یاسایی هەم ڕێککەوتنەکان بە باشی ڕوو بێتەوە بۆی پەکەکە هەڵوێستی کۆتایی خۆی یاخود بەڵێن بەڕێز عەبدوڵڵا جەلان هەڵوێستی کۆتایی خۆی لەمە ئایا ڕازیە بەم چارەسەریە کە دەوڵەت پێشنیاریەکە بڵێ باشە ئەس باوەڕم بەڕێز محمەد کاماجی ئامادەیە بچم گەل مامۆستا محمەد کاماچ پەرلەمانتاری دەم پارتیە لە ئەدەنێ لەگەلمێ مامۆستا سڵاو و ڕێز سپاش بۆ vê دەرفەتێ سێڤیدان ڕۆژاو باش بێ ما بەvê dest pê kir salek derbas bûye bi ser pêvajoya sembolîk ya merasima sembolîk ya sîgerî layên Partiya Karkerên Kurdistanê ku çekî xwe şewitandin ji wê çaxê heya niha ku salekî derbas bûye binêrîna wa ku hûn rasta rast bi vê pêvajoya jî eleqedarin hem li Başûrê Kurdistanê hem li Bakurê Kurdistanê û Tirkiyeyê li parlamentoyê çi pêşketinên berbiçav henin di vê pêvajoyê de dilxweşkerin gelo em dikarin dilê xwe pêxweşkin bi vê pêvajoyê pêşiya me de Beni serîda we mêvanê we û temaşevanên hêja birêzdarî silav dikim. gelek spas. Wek jî anî ziman em bêjin li ser merasima çekşewitandinê de salekî derbas. Îro salvegera merasima çekşewitandinê de çekşewitandinê ye. Belê herkes dizane em bêjin merasima çekşewitandinê çi qas sembolîk jî be wekî em bêjin pêngavekî ji bo ku em bêjin zemînekî ji bo çareseriya pirsa Kurd li Bakurê Kurdistanê pêk were ji bo ev pêvajo pêşiya wê vebe bi merasimekî sembolîk çek hatin şewitandin. Rastî em bêjin şewitandina çekan ne tenê bi meneya şewitandina çekan em dikarin bi nav bikin em bêjin merasima şewitandina menawê herî mezin heve ku em bêjin pêşî li pêvajoyê were vekirin herên zemînekî demokratîk ava bibîtin müzakere li ser vê pêvajoyê çareserkirina vê pirsahanê werîn kirin ji derveyê wê em bêjin aliyên siyasî aliyên opozisyonên Tirkiyê taybetî rewşeta navîn da li çar parçeyê Kurdistanê jî êdî em bêjin şer û pevçûn vê fikireke hanê çareser nabe ji bo wê qasî wekî em bêjin sembolîk merasima çekşewitandinê salek beriya niha eyni roj vê rojê dihate pêkanê. Benê rastî ev pêngavên dîrokî bûn yani em bêjin serî heta niha da pêngavê ji bo pirsa Kurd bi rêyên demokratîk û hukukî were çareserkirin bi rastî em bêjin pêngavên dîrokî bûn.
لمقابل حتى انها عاليه دوله ودستات تركيا دا جبوي بيجوينا هذا بيواجوي جبوي چاره سرکردنا پرسا کل باکوری کردستانی جبوي کو ام بيجن ايدي روساتا نابين دا بتايبتير سر پرسا کرد ام بيجن شروع فرشون بيکنين که بینگا و شیربر ناتنا بید نه و 2 سالان ده امکارم بیجن ده عالیه دولت و دستات ترکیه ده تنی یک بینگا وکی شیربر بیجن در هیوی که آوادی که یک بینگا هاتی آویدن او چبو ده پارلمان ترکیه ده کمیسیون اکی چاره سری هاته دامزراندن و کمیسیون اکی که کارو خبار اکی گرینگ جی بیکنن یعنی هم بیجن هفدیتن بیکنن گلک عالیه سیاسی عالیه جواکی عالیه قادم آبوری دا هر وهای مافی مروان دا گله کی هم بیشتر هفدیتن گرینگ بیکنیم هر وحال گرافا ایبرالی برز و جلام را هفدیتنه که عالیه شام دا کج نوا به کمیسیون درکت و هفدیتن هاده بیکنیم و وکی نوا ما خباتن هنه دا هم هر کس جد زانه هم بیشتر مکتسباته که گله کی دولمند دسته به کمیسیون دا بیکن هر وها کمیسیون هنی هر پارتیه که یک بیشتری کمیسیونی بودن هر پارتیه که راپور آخه هم به جرادست سروک پارلمان ترکیه که بنا وان راپور همیشه داد راپوره که هر پارچه داد هر چقدر هم بیش راپور هر پادر که دیگر دوری دلی منه بجی ولی راستی هم بیشن نقشه کش بوی پیش نشون نسر کتنا پیواجوی در کت پیشی لجوی دمی حتی نها هم بیشن دولت و دستات ترکیه هر تم ناو دم دا برزدی که به پیواجوی هانی هم جی هر تم پارلمان ترکیه دقادان دا ناو گل دا هم بالی دکشین سر پیواجوی هم بیشن گره دولت و دستات ترکیه سر به پیواجوی هانی بینگاه شنبر باوی جیدن سرمان بینگاه هانی جی باوری یک آوا ببیتن یعنی جبوی که پیواجو سرکفتی بردوام بکتن گره باوری یک پیک بیدن او باوری و چی پیک بید ما قوی بینگاوین زمینه کی حقوقی پیکره وکی هونجی دزانن ایام بریز جلوی 27 سبات 2025 دا خالا هری داوی به مجارت اینه زمانش بود به جبوی که او بینگاوین ام داویجن به معنی ببین گره زمینه کی دموکراتیک و حقوقی آوا ببین که او بینگاو معنی اوان پیش برین لمقابل حتى انها دولة ودستات تركيا هم بر مثلا هذه هم بر وان بينغاوين ديروكي هم بيجن اف اراده خرد در كثير كو اف خرد ادير باوائك ديمقراطيك وحقوقي چاره سر ببه تو بينغاوين شين بر حتى انها ناويدنه بله هم جوان روجن داويد داد بيجن يعني ديوكي دنگكي بلند جام دين زمان ايدي دم ندم هم بيجن باشخستنه ياجي درنگ بيكرنه گره روزک پیشا روزه دولت ترکیه زمینه که دموکراتیک حقوقی در یاسایان بیشتر به پیشنیارین راپور کمیسیون پارلمان هاتی آوا کردن بینگاه خود ویرنگی با ویژه بوی که اپی واجو بردوام بکرد و سرکفتشی پیش بچین. بله. ام دوی واری دا حتی نه دوی خالده سکنان دین. بله. برای کامچ اگر ام بنیرن جسال 1999 و دماکو برئیس عبدالله جلان بکمپلوی که هاد گرتن وی جوی چاقه حیانها بانگوازیا پیواجوی که سیاسی چاره سرکرنا پرسا کرد بریکن دموکراتیک هیا یعنی جالی امرالی و جالی کردان و لی اگر کو از دناف کوانو که دا بحثا اف 2 سال نها بکم کو پیواجوی چاره سریه دست بکریه چما ترکان گاو ناویجن یعنی دولت چما گاو ناویجه تاوی کو هر تشت آمادهش بو چاره سریه صدمه درکین آنگو پرسکری که نافخوینا یان بنیرین آوا پلانک دن هیا دوی مسئله ده یعنی وقتی جهانی زمان هم بیشتر سال نوت ده بریا نوت ده داشت براسی داخازن پیشنیاریم یا جی گوتنین بریده جلان لسر پرسا کر چاره سرکردن بری و دموکراتیک حتی نوت سیاسی جمع کارم بین روزه یعنی مثلا نوت سیاسی جهاتی روزه نوت ششاد هاتی روزه بده هم بیشتر سال نوت سیاسی حتی نه بریده جلان هر چاره سری اپر ساکر برای دموکراتیک و بیشتر مذاکره و اشتیانه تقاضا پیک بینیم. دوی دمی حتی نه گله جرا هاتی جرباندن یعنی اف جرباندن دوش بوی پر ساکر باکوری کردستانی چاره سر ببیتن اف جرباندن مقابل حتی نه سر نکردنه یعنی سرکفتی پیک نه هاتیه
یا هەری داوی ئەم کارم بێژن پێواژە 2013-2015 وەکی پەیاما برێدە جۆران نەورۆدا دیاربەکرە یا ئامەدی هاتە خواندن هەروەها ئەم بێژن شاند قاندیل و گرابا ئیبرانی و لە ئەنقەرە دهاتن و دچون هەر کەسێکی باوەریەک هەبوو کورد وێ دەمێژی پێکوێنە پێ مخابن ئەم بێژن دەولەتا تورکیە سەر پێواژەیە سەر vê pirsa çareserkirina vê pirsa hanê her tim gavên xwe giran avêtine yan jî gav naavêtine yanî sedemên wê em karin bêjin sedemên navxweyî hene sedemê ji derveyê jî hene herkes jî dizane ku em bêjin pirsekê ku sedan salan e em bêjin şer û pevçûn û berdelê gelekî giran heta niha hatiye û ji vir heta vê demê jî berdewam kiriye yani çareserkirina wê ne tiştekî asayî yani me heta krîzên wê xetimînên wê hebin wê derfetên em bêjin aliyên ku dixwazin ban pêvajiyan têk bibin wê hebin em jî divê zanistiyê de nêzê vê pêvajiyê dibin gere dewleta Tirkiyê jî bi vê zanistiyê em bêjin nêzê vê pêvajiyê bibîtin û qedr û qîmetê vê pêvajiyê hanê jî ji bo ku şer û pevçûn êdî di Tirkiye de pêk neyê gere bizanibîtin lê mixabin heta niha neavêtiye sedemên wê yani em jî vê tiştî dizanin yani helbet ê kur hemberê vê meseleyê disekinin partiyên siyasî hene belkî hinek hêzên navxweyî jî hebin belkî em bêjin rewşa rojhilata navîn û rewşa em bêjin cîhan jî tê de derbas dibe bandorê ser vê pêvajiyê diketin lê belê nayê qebûlkirin ev firset da ku dîrokî derkevtiye ev pêvajo bi serkeftî pêş ve biçîtin bi qurbaniya em bêjin pêvajoyên yan ji sedemên navxweyî yan jî ji derve nayê qebûlkirin yani bu vê xasê jî bi îradeyeke xwe rastî milletê Kurd partiyên siyasî rêxistinên Kurd her wiha Birêz Öcalan û îradeyê siyasî ji aliyê Kurd da bi biryardarî bi em bêjin bi bawerî nêzê vê pêvajiyê dibin û dixwazin ev pêvajiyê bi vê rengî jî ser bikevîtin yani tu sedemên ji derveyî yên ji navxweyî nayên yani qebûlkirin ku em bêjin ev pêvajo dereng bibîtin yan pêk neyêtin yan jî ev pêvajo bi şeklekî qut bibîtin bi rastî tu sedemên wisa derbasdar nayên qebûlkirin بله باشه gelek spas ez ê dîsa vegerim gelwa şino xan niha ji dema çekşewtandina pekekê dewleta Iraqê Amerîka Yekêtiya Nîştmaniya Kurdistan gelek piştgirî yani piştgiriyeke giştî hem herêmî hem navdewletî çêbû ji bo ev pêngav ji bo proseya aştî lê zêde barî vêna jî dewlet gav navêje bi nêrîna we wek Kak Mehmed got ev ji ber ku pirseke sedî sala ye ev gîrobûn bi nêrîna we tiştekî asayî ye ango mehtirsiyên ciddî henin li pêşiya we بەڵێ دەوڵەتی تورکیا بە تایبەتیش ئاک پارتی یانیش خودی کەسایەتی ئەردۆغان کۆمەڵێک حساباتی لەسەر ئەم پرۆسیسە هەیە ئەو سەیرە ناکە وەکو تێڕوانینی دەوڵەت لەگەڵ تێڕوانینی کورد لایەنی کورد تێڕوانینی دوو لە زۆر زۆر لە یەک جیاوازە من لە قسەکانی پێشووتری شوتم کورد لە چوارچێوەی پرسێکی نەتەوەیی و مافێکی دەستوری داواکە کورد هیچ کێشەی چوونە سەر دەسەڵاتیان کێشمەکێشمی چوونە سەر دەسەڵاتی لە ناو خودی ناو تورکیادا نییە کورد داوای چوارچێوەیەکی یاسایی ئەکا بۆ پێناسەکردنی بوونی کورد وەکو نەتەوەیەک کە خاوەن ماف لە چوارچێوەی جوگرافیای سیاسی دەوڵەتی تورکیادا کە ئەمە لە تێزەکانی عەبدوڵڵا ئۆجەلانیش دیاریەکرێ و ئەمە لە سیاسەتەکانی ویان ئەمە لە دوایین داواکاریەکانی کە کورد بۆ دەوڵەتەکە بەڵام هەرچی دەوڵەتی تورکایە سەرەتا هەوکێشە نێو دەوڵەتیەکان بە بنەما ئەگرێ دووەم لەم پرۆسیسەیە ئایا ڕەجەب تەیب ئەردۆغان و خودی پارتەکەی بچێتە هەڵبژاردنێکی تر چەند دەنگ لە دەستەدا ئەتوانێت بە چ شێوازێک لە ناو ئاستی ناوخۆییدا دەستکەوتەکانی چییە ئەتوانێت بە چ شێوەیەک لەگەڵ عێراق مامەڵی لەگەڵکە بە چ شێوەیەک لەگەڵ ئێران مامەڵی لەگەڵکە بە چ شێوەیەک لە ناو خودی لەسەر ئاسی نێودەوڵەتی تەنانەت خودی هێزە نێودەوڵەتیەکانیش مامەڵەیان لەگەڵدا بکە ئەمە هەمووی هاوکێشەیەکە کە دەوڵەتی تورکیا حساباتی وردی لەسەرەکە بۆیە ئەم پرۆسیسە من پێم وایە زۆرتریشە خایانێ لەمەی کە کورد ئەو پەلەیە کە لە کووردا دەوڵەت بەڕاستی دەرئەنجامەکانی زۆر بە وردی هەموو جۆرە هینەکانیش دیراسەکە من مەبەستم لەوە نییە کە بڵێم لە زۆر لە گرنگەتی دەوڵەت بەرزکەمەوە بەڵام دەوڵەتی تورکیا دەوڵەتە ئەو کێشەیەش کێشەیەکی 100 ساڵی بووە پەیوەستە بە هەموو سێکتەرەکانی سیستەمی ئەو دەوڵەتێک کە لە سەری دامەزراوە تەنانەت بگرێت لە
خوێندن و لە تەندروستی و لە سیستەمی ئیداری و لە خۆ بەڕێوەبەریتی شارەوانیەکان و ئەمە هەمووی خۆی ئەگرێتەوە ئەم پرسە چونکە ئەمە وابەست نییە تەنها بە هێزێکی چەکداری یانش حرەکەیەکی تیرۆریستی لە ناوچەکەیان چەند ئامانجێکی ئەمە وابەستە بە نفوسێکی دانیشتوانی کە خۆی ئێستا حالیان بەپێی ئامارە ناڕستمیەکانی کە لە دەوڵەتی تورکیا هەیە زیاتر لە 13 میلیۆن کوردی لە دانیشتووی نزیکەی 12 بۆ 13 پارێزگای کە ستراتیژین ترین ناوچەکانی جوگرافیای سیاسی دەوڵەتی تورکیا ئەمە بۆ تورکیا کێشەیەکی بەو شێوەیە بۆ کوردیش من باسم کرد لە ڕوانگەی خۆیان کێشەیەکیان بە شێوەیەکی ترە ئەم هێنانە خۆی لە خۆیان هاتنی ئەم کێشەیە لە ناو پەرلەمانی تورکیا شتێکی زۆر تازەیە تازە بەمانای ئەوەی کە بە ڕەنجێکی زۆر ئەمە دروست بووە بە ئیرادەیەکی زۆر ئەمە چەند ئەو ئیرادەیە لە تەرەفی کووردا نیشاندراوەندەش لە تەرەفی دەوڵەتان نیشاندراوە لە تەرەفی خودی دەوڵەت باخچەلی کە هێزێکی دینامیک بوو بۆ دروستبوونی ئێمە واز لەوەی بێنین ئەگەمە بکەوینە سەر هۆکارەکان هۆکاری دەرەکی هۆکاری ئەوە زۆرە تەنانەت یەک لەو هۆکارە سەرەکیانەی کە ئەو گۆڕانکاریانەی کە لە سووریا ڕوویدا ئەم سیستەمە نوێیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست فشاری ئەکرێ بۆ جێبەجێکردنی ئەو گۆڕانکاریانەی کە دوێنێ و پێرێ و لە لوتکەی ناتۆ ڕوویداوە ئەمانە هەمووی کاریگەریە کاتە سەر پرۆسیسەکە خۆی بەڵام خۆی لە خۆی پرۆسیسەکە ئەگەر ئەمڕۆ هاتوتە لە ناو پەرلەمانی تورکیا کۆمسیۆنی بۆ تەشکیلەکرێ و قسەی لەسەرکرێ و یاسای لەسەر دەرەکرێ ئەمە هەنگاوی گەورەیە من بۆ خۆمەکو چاودێرێک بە هەنگاوی گەورە ینی هیچ شتێک نییە بڵێ هیچ نەکراوە ناکرێ بڵێ خوێنێکی زۆر ڕژاوە قوربانیەکی زۆر گەورە دراوە لە ئاستی ئەم قوربانیانە ڕەنگە نەبێ بۆ لایەنی کورد بەڵام بۆ دەوڵەتی تورکیا مەترسی و ریسکەکەی ئەوەنە گەورە بوو بۆ بە تێڕوانینی دەوڵەتی تورکیا هەنگاوەکانی ئەوەنە بە حساب و بە تەمکین ینی بە یەک لە دوای یەکە ئەبێ هەڵنێ بۆ ئەوەی نزیکەی 3 ساڵە بۆ 24 ساڵەی ئاکپارتی لەسەر دەسەڵاتە من پێم وایە لە قۆناغی دەسەڵاتەکانی ئاکپارتی بۆ جاری یەکەمە پرسی کوردیان بوونی مەسلەیەکی ئەتنێکی کورد بەو شێوەیە هاتۆتە ناو ڕۆژەوی دەوڵەت و پەرلەمان کە باڵاترین دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی تەشریعی هێنا تورکیا بۆیە من پێم وایە هەنگاوەکان گرنگن ئەبێ بە گرنگیش هەڵسەنگێنین بەڵام بەسنین ئەنی بەسنین ئەبێ ئەوەی کە لە دوای ئەمە دێ کۆمەڵێک گۆڕانکاری دەستوری بەخۆی لەگەڵ خۆیان بینی ئەگەر گۆڕانکاری دەستوری نێنی بەڕاستی لەو شوێنێک کە هاتووە لەوەی ئەوەستێ و ڕەنگە بچێتەوە خاڵی هەرە کۆتایی ڕێی من بەو شێوەیە بەێ باش ئەمە پیشا بەحسان ناتۆژی بکەین بێگومان لێ ئەزێ پرسێک کاک محەممەد کاماچ بکەم تایبەتی لەسەر ئەف پرسکرێکین هەری داوی یەک و لەگەل جاهپێ دەرکەتنە مامۆستایانی جاهپێ هەماما بێژە پێواژویە تەسفیەی سیاسی ژیان کردیانی گەلێگالیت بێژن و ئاکەپە وێ ناکرد بڕێکا هەنێک بڕیارێن دادگەهێ لێ ڕەوشا جاهپێ چ قاسی باندۆرتکا بنێریناوە گەل و باندۆریا خۆ هەیە ئەنگۆ نینە ینی چ قاسی تەسیدکە لەسەر وێ پێواژۆیە و پێشیاوی بەێ براسییان یان بێژی وەکی 24 سەر دەستڵاتە ئاکەپێ لەسەر کارە یان لەسەر دەستڵاتی کاربینێ دوان 24 ساڵاندا گەلێکی جاران بتایبەتی هەمبەر سیاسەتا کورد هەمبەر خۆی گەلێ کورد ئەم بێژی وەکی دادگە وەکی هێزێکی سیاسی بکارانیە یعنی حتا بێ دەمێژی گەلێک جاران وەک سیاسەتێکی کورد ئەم بێژن مەهێشیاریدا و پۆزیسیۆنا ترکیژی ڕۆژێکی ئەو دادگە یانجی وەکی بێژن تێکێکی بسیاسی وەکی هەمبەری وەجی بکاربینێتن مخابن گوهداری vê meseleyê nedikirin hetaneyan bêjin mijara CHP'da mesela hani zelalî derket pêşî yani wekî ew jî dizanin destata AKP em bêjin wekî qada hukuk ya jiya dadê wekî hêzekî siyasî bikartîne û hember CHP jî bi rastî van 2 salên davî de hem bêjin êrişê operasyonê ser şaredariyên CHP her wiha operasyonê ser siyasetmedarên CHP wekî şaredarê İstanbulê wekî bajarekî 20 milyon em bêjin kes tê da dijiyan dikin hat desteserkirin zindanê da her wiha biryara herê davî wekî bêjin mutlaq butlan dibêjin yani
ام بيجن بشكل او يعني بحقوقي دركت بيشي مخابن يعني ام بيجن عالیه دسته ترکیه حتی بکارانی به عالیه دنیجی براستی ام بيجن وقتی که ترکیه اپوزیسیون لواز دبه باندور سر پسکریکن ترکیه حمیه دیکن يعني وقتی که اپوزیسیون ترکیه لواز دبه به تایبەتی پارتیەکی وەکی CHP پارچە دبه لواز دبه ئەڤیان باندۆرێ سەر پارتیên اپۆزیسیۆنê siyaseta اپۆزیسیۆنê hemûyê dike her wiha bandorê ser pêvajoyê jî wê bike yani bêje rastiyekî em bêjin zelale êdil rojevê daye bo vê qasê em bêjin hetanê piskirêkên bingehîn li Tirkiye çareser nebin piskirêkên vî rengî wê rû bidin yani rû didin niha jî hişyariye didin partiyên اپوزیسیونش بوی کو هم بیشن د ترکیه gelekî kriz rû didin krizên aborî hene krizên siyasî hene krizên civakî hene çaktaniya van krizan hemiyan em karin bêjin neçareserkirina pirsa Kurd de hetanê pirsa Kurd çareser nebe em bêjin demokrasî li Tirkiye ava nebe heta ku demokrasî li Tirkiye ava nebe her tim em bêjin hukuk wekî em bêjin hêzekî siyasî hember aliyan were karanî ev ya rastiyekî vê civakê ev ya rastiyekî vî welatî ye ji bo vê qasê belê gelê serî da pirsa Kurd çareser bibîtin ser çareserkirina pirsa Kurd demokrasî li vî welatî ava bibîtin em bêjin desthilat jî opozîsyon li gor şert û merdên hukuk û demokrasiyê bi rêve biçin ser vê jî em dikarin bêjin jiyanekî berdewam bibîtin hetanê ev ya çareser nebîtin mixabin Tirkiye em bêjin ev rewşa henê nayê guhertin yani 100 salan e ev rewş Tirkiye tê jiyan kirin lê hetanê niha em bêjin tenê belkî hemberê Kurdan ev mesela mijî tenê hadin rojevê yani wekî hûn jî dizanin Bakurê Kurdistanê li bajar û bajarokên Kurdistanê 10 sal e em bêjin mijara qayîmtiyê wekî rejîmekî hate tê bikaranîn niha jî du bajarên mezin û heşt bajar û bajarokan em dikarin bêjin qayîmtî li Bakurê Kurdistanê berdewam e heta niha jî opozisyona Tirkiye li hember vana bi zelalî bi biryardarî tiştekî negotibû wextê ku em bêjin aliyê wan da jî ev pêkhateyê xanê serê wan da jî hat wê demê em bêjin hişyar bûn wê demê hinek tişt di asta em bêjin siyasî de hata rojeva wan zî wê vê qasê em bêjin yani ev pêvajo bi taybetî bi sekn û îradeya opozisyona Tirkiye jî wê rewşa wê diyar bibe bi taybetî tekna CHP ve pêşeroja vê pêvajoya hanê jî heta astekê diyar bike bu vê qasê em bêjin yani ev pêvajo ji bo Tirkiye hemiyê bi taybetî em bêjin ji bo Bakurê Kurdistanê jî pêvajoyekî dîrokî ye بله باشه gelek spas ez ê bêguman vegerim gel we xatuşnuma behsa civîna NATO jî kir ku du roja berdewam kir zîrveya NATO li Tirkiye Rez Abdullah Öcalan gotinî xwe da dibêje li Tirkiye an divê projeyekî min pêş bikeve an godê Amerîka projeya xwe pêş bixîne me dît di lûtkeya NATOyê de piştî vêna Erdogan ji Serokwezîrên Almanyayê re ji Kanadayê re demançe wek hediye şandin bi nêrîna we civînên wek NATO li Tirkiye û siyaseta Tirkiye di nav NATOyê de çi qasî bandorî li vê pêvajoyê dikin ango bi taybetî ev behsa wergirtina firokeyên F-35 jî tê kirin sîstema berewaniya S-400 tê kirin gelo Tirkiye xwe ji bo şereke herêmî navdewletî amade dike ango em bi nêrîna hûn çawa din irxînin ئەوەی ڕاستی بێ پرسی ناتۆ و مەسلەی کورد ئێمە ناتوانێت تەواوەتی هەمووی بەیەکەوە ببەستینەوە پرسی ناتۆ بە تەواوەتی پرسێکی نێودەوڵەتیە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان شتەقیمی خۆی لەسەر ئەمە کردووە نامەوێت بچمە سەر ئەوردەکاریە بەڵام ئەگەر بمانەوێت لەسەر ئەو لوتکەی ناتۆ کە لە تورکیا بەسرا بکەین بێگومان تورکیا ئومێدی زۆر گەورەی لەسەر ئەمە هەڵبەست تورکیا یەک سیاسەتی هەیە بە تایبەتیش دەوڵەتی ئاک پارتیکە لەسەر دەسەڵاتە لەو ماوەی ڕابردوو بە بەردەوامی پرسی استراتیژی ئەخڵقێنەیە کێشەی استراتیژی بۆ ئەوەی لە چارەسەرکردنیدا خۆی وەکو هین دەربچێ وەکو بەتەڵ وەکو قارەمان ئەو چارەسەریە یەک لەوانە پرسی
چوارسەیە کە کێشەی زۆر گەورەوی ئێستا ڕوبەڕووی ئەبێتەوە. دووەم شتیشی لەوەی مەسلەی پرسی ئێرانە ئەم لووتکەی کە بەسرا کە تورکیا بۆ شێوەی بە شاگەشتکەی نیشانی جیهانیدا تەنها عیبارەت بوو لە ڕاکێشانی تورکیا بۆ ناو تەڵەیەکی زۆر گەورەی ئەمریکا و هەندێک لە وڵاتانی ئەوروپا. ئێمە سەیری ئەوە بکەین بەرامبەر بەچی بەرامبەر بەو کێشانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕازدا هەیە، بەرامبەر بە سووریا، بەرامبەر بە ئێران. یەک دوو خاڵ هەیە لە کۆتایی بەیاننامەکەی ناتۆ کە ئاماژەی پێدراوە. بەڕاستی ئەم دوو خاڵە زۆر زۆر گرنگە. یەکێکیان ئەوەیە کە دانانی یانج دروستکردنی بانکێکی سەربازی، بانکێکی ئەمنیە کە لە نۆ وڵات پێک دێ لەمانەکە تورکیا یەکێکیانە. لەم بانکەیە 7 ملیار دۆلار دانرێ بۆ خەرجی شەڕی ئۆکرانیا بەرامبەر بە رووسیا کە 3 ملیاری ئەکەوێتە سەرەستوی تورکیا. ئەو بێجگە لە لێکەوتە ئابوووریەکانی لێکەوتەکانی لە بەرامبەر بە رووسیا ئایا چی ئەبێ؟ ئایا ئەمە یەکەم شت بەمانای ئەوەیە کە شەڕی ئۆکرانیا و رووسیا ماوەیەکی درێژتر تایمێکی دوانی تر ئەڕوا بەم نزیکانە چارەسەری بۆ نابێ. دووەم شتیشی ئەوەیە کە تورکیا یەکێکە لە وڵاتانی کە سنووری ئاوی هەیە لەگەڵ رووسیا، کۆمەڵک ینی هاوردە و هەناردەکارێکی ستراتیژی تورکیا لە هەموو بوارێکدا. ئێمە ئەزانین لە 32 وڵاتی ناتۆیە 8 وڵات سنووری وشکانی و ئاویان لەگەڵ رووسیا هەیە، خوان پێی سیاسەتی خوان مامەڵە لەگەڵ ئەم دۆخەکەن. کەواتە تورکیا ئەهێنێتە ژێرباری ئەوەی کە هەڵوەشاندنەوەی پەیمانی 1939 بەناوی مۆنتۆرنۆ بوغازلەری، هەنی گەروەکانی مۆنتۆرنۆ کە ئاشتیەکی بەرپا کردووە لەنێوە ئەو وڵاتانی کە سنوورەکانیان ئەکەوێتە سەر دەریای ڕەش. ئەم هەڵوەشاندنیان جارێکی تر هێناوەنەوە بەرباسی ئەمە خۆی لە خۆیان دەریای ڕەش ئەکاتە ساحەیەکی کە تۆپێک لە ئاگر لەمە بەدووە. ئەوە خاڵێک کە ڕسکی زۆر گەورەیە بۆ تورکیا یەکەم شتێنە. دووەم بۆ مەسلەی ئێران بەیاننامەکەی خاڵێک لە بەیاننامەکەی ناتۆ ئەڵێ ئێران وڵاتێکی هەڕەشەیە بۆ ناوچەکە ئەو ئەبێ ئێمە کاری جدی لەسەرکردنەوەی گەروی هورمز بکەین. کەواتە تۆ کە دان ئەنێ کە ئێران وڵاتێکی هەڕەشەیە بۆ ناوچەکە و تۆ ئۆتۆماتیکمان ئەکەویتە بەرەی دژوە ئێران کە تورکیا کێشەیەکە بە عەرەبی ئەڵێن فی غنا عنه، یعنی هیچ ینی لەم کاتەیە هیچ ناتوانێت بەرگی ئەم شێوازەی نەبگرێت. لەبەرەوەی بەڕاستی خاڵی سێمیش تورکیا ترامپ کە هات بۆ تورکیا بە کۆمەڵێک وتیان جانتایەکی پێیان پاگێچێکی پێەیە کۆمەڵێک هەدیەی تایە ئەکە بەڕاستی هەدیەکان هیچی لەوەی کە ڕاستەقینە نەبوون، وەک باڵۆنێکی هەوا تێکرا و جارێکی تر هەوایەکە بەتاڵ کرایەوە. لە دوو خاڵی زۆر گرنگ لە فڕۆکە دابەزی وتی F-35 لە دەسەڵاتی منانیە و ئەمە یاسایە و ئەبێ کۆنگرە تەشریحی بۆ بکە. ئەمە خاڵێکی یەکسەر هینێکی. لە دووەم وتی 5 بەندی تریان پاکێجێکی پێبوو لە کۆنگرێسەوە ئەگەر F-35 ببێتە بابەتێک بۆ لە کۆنگرێسەوە بکەن 5 خاڵیان بەڵکو پێشمەرجدانەوە بۆ مەسلەی F-400ەکە. یەکەمیان F-400 بە هیچ شێوێک ئەکتیف نەبێت، دووەم بە هیچ شێوێک لە تورکیا لە ناو خاکی تورکیا بەکارنێ، هی سێمیش بە هیچ شێوەیەک تورکیا هیچ شتێکی تر ینی لەم بابەتەیە لە هین وەرنەگرێ. سێم ئەو پارەی کە لە رووسیا دراوێتی ئەو پیارە بلۆک بکرێ. هەر 5 خاڵە کە تورکیا ئامادەکاری هەیە جێبەجێ بکە. بەڵام یەک خاڵ هەیە بەکارنەهێنانی F-35 چۆن نتوانێت بەکاری نەهێنی بۆ سیستەمی بەرگری ئاسمان کڕیوێتی لە حاڵەتێکدا ئەگەر لەگەڵ ئێرانە ئێران دوو موشک تورکیاوەنێ F-35 ئەی بۆچی کڕیوە لەوێەوە 2 ملیار و 500 میلیۆن دلار کە سەرفیاتەکەی یان پێچوەکەی بووکە لەسەر بچی گشتی وڵاتە حسابەکرێ. ئەمە خاڵێکی تر. خاڵی دووە مەسەری سەتم بۆ بکەین ئەم فشارە زۆرە لەسەر S-400 لەسەر تورکیا کە وڵاتێکی ناتۆ نابێ چەک لەوەی بکرێت. خۆ بولغاریا و یۆنانیش و قوبرسیش هەمان وڵاتی ناتۆ یەکێتی ئەوروپانە، بەڵام لە ساڵی 1997ەوە قوبرس S-300 کڕیوە کە ئێمە ئەگەر بیرمان بێ تۆزێک بچینەوە مێژووە کێشەی هەرە گەورە بۆ جێگیرکردنی F-300 کە لە دوورگەی گرێت لە بینی تورکیا یۆنان و هین دروست بوو.
لە 99 بە فشارەکانی تورکیا جارێکی تر پاشەکشیان پێکرد لە یۆنانستان جێگیریان کرد ئێمە ومان لێ بیر نەچێت بە هاتنی ترامپ بۆ تورکیا لۆبیەکی زۆر جددی ئیسرائیل و یۆنان لە ناو کۆنگرسی ئەمریکا کەوتە ئیشەوە ئێمە لۆبی یۆنان هەتا ئاستێکدا بنین کە زۆر بەهێز نییە بەڵام قەت ناتوانین لۆبی ئیسرائیل نادیت بگرین لەو بابەتەیە کەواتە خاڵێکی تریش زۆر گرنگ بوو کە تورکەکان زۆر بە ئومێد بوون کە بۆیان بچیتە سەرێ مەسلەی ماتۆری فڕۆکەی جۆریکانە کە تورکیا ساڵانێکە عینی پێەکە چۆنەڵی خۆی پێ هەڵەکێشە لە ناوچەکەیە کە خاوەن سیستەمی فڕۆکەیە کەمە دەرچوو ئەمەش لە لای ئەمریکایە کە ڕازی نییە ئەم پارچەی یەدەکی ئەو F-16 ینی کۆمەڵە کشتە ئەبێ ئێمە سەیریکەن کە ئایا تورکیا بەڕاستیش بەدەستی بەتاڵ هاتە دەرەوە لەو قمەی ناتۆ ئێمە سەیری ئەمە نەکەین کۆمپانیاک چی واژۆ کردووە و بەندەرێک چی ئەوە بۆ ئەمانە نە ئەمانە پرسی استراتیژی زۆر گرنگ نین ئەوەی کە استراتیژ بوو بۆ تورکیا لەم لوتکەیە ئەمە بوو و جارێکی تریژ ینی بەڕاستی ئەگەر ئەمە بکەینە پرسیارێکی زۆر گرنگ بۆچی سەرۆکی ئەمریکا هەر لە فڕۆکە هاتە خوارەوە تا ڕۆیشتەوە کۆمەڵێک پەیامی زۆر گەورەی بە جیهانگەیان بۆ لە تورکیا تورکیا لەگەڵ یەکێتی ئەوروپا کێشەی زۆر جدی هەیە ساڵانێکە لە ساڵی پەنجایەکانەوە ئەوێ ببێ لە ئەندام ئەمە ناتوانێت ئەمە جێبەجێ بکە ئەوروپیەکان هەوڵێکی زۆر جدی ئەدەن ئەمریکا هەیمەنەی ئەمریکا هەژمۆنی ئەمریکا لەسەر ناتۆ لاواز بکەن ببێتە ڕێکخراوێکی ئەوروپی کەواتە ئەمریکا بە هاتنی تورکیا کردنە ناو چقی ئەم بابەتە جارێکی تر پەیامێکی بۆ ئەوروپیەکان نارکە من نەتوانم جارێکی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەدەی تورکیاوە هەژمونی خۆم بەسەر ناوچەکەیە جارێکی تر بسپێنم دووەم ناردنی ئەو پەیامانەی کە بۆ ئێرانە یەکەم خاڵوتی ئێران ئەیوێ لە ناو تورکیا وتی ئێران ئەیوێ پلانی داناوە کە اختیالی بکە ینی تیرۆری بکەن لە ناو ئێرانە ئەو پرسیارە دێتە ئاراوە ئایا هەواڵگیری ئیسرائیل و ئەمریکاوەنە لاوازە ئێران بتوانێت لە ناو لوتکەیەکی ناتۆیان هەموو ئەو ڕێ و شوێنانەی کە تورکیا گرتیە بەر بۆ مەسەلە هەموو خەرجەیەکە کرد بۆ مەسەلەی پاراستنی ئەمنی لوتکەی ناتۆ بووە شتێکە جێگەی پرسیار بێ دووەم خستنە ئەو ڕێککەوتنە چواردە خاڵی کە بۆ مەسەلەی دانوستانەکان لەگەر ئێرانە واژۆ کرابوو لە تورکیا خستێتەنەکە خۆڵەوە ئەمە ئاماژەیەکی زۆر گرنگە ئەمریکا ئەوێ قەیرانێکی تر دروست بکە بۆچی ئەوێ قەیرانێکی تر دروست بکە دوو شت هەبوو لە هەمان کات لێک کاتا کە ئێران تەوقیتی ناشتنی ڕێبەری خامێنەیی کە نزیکەی بەپێی ئامارە گشتیەکان کە باسیەکە لە هەم لە عێراقم لە ئێران نزیکەی 30 میلیۆن کەس بەشداری ئەمە ڕاستیمە بوو کە لە مێژووە ئەمە وێنەی نەبووە شتێکی نیشانی ئێراندا هێز ئێران نیشانی ئەمریکا و نیشانی ئەو وڵاتانەدا کە ئێمە خاوەنی ئەو بڕوە ئەو هێزەین ئەمە لەلایەکەوە لەلایەکیشەوە کردنەوەی ئەم ماوەیە کورتەی کە ئێران گەروی هورمزی کردەوە ئەمریکا سەیری کرد نزیکەی 200 میلیۆن بەرمیل نەوت تایتە پەڕیوە لەمانە 7 میلیۆنی هی ئێرانە ئەمە بۆچێ چووە بۆ هند و چین چووە ئەمە ئیستیفزازێکی زۆر گەورەی ئەمریکا بوو لە هەمان کاتیشە ئێران سەیری ئەم بابەتاکە بە چ شێوەیەک خافڵاندنی ئێرانە بۆ ئەوەی ئەمریکا بیەوێ ئەو پاڵپشتیە وزەیە ئەو پاڵپشتەیە کە ئەوێ بە هۆکاری داخستنی گەروی هورمز لە جیهانا پڕیکاتەوە ئەوێ بە هەندێک دەوڵەتی ناوچەکەیە ئەم پاڵپشتێ پڕکاتەوە بۆی تەوازنەکە لە ژەون و سەعری نەوت ئەوەنە بەرز نەبێتەوە بۆی فشار لەسەر ئەمریکا زۆر نەبێ لێدانی ئەو حەوت کەشتیەی کە چەند ڕۆژی ڕابردوو ئێران لە هورمزکردی هەمووی سعودی بوون سعودیەکان بەس پلەیەک فشارە خەنە سەر ئەمریکا کەواتە بۆ ئەمریکایان بۆ سەرۆک ترامپ پێویست بوو قەیرانێکی تر دروست بکە ڕاگەیاندنی شەڕ لە خودی ناو تورکیا و لە ناو ناتۆ ئەم پەیامە بوو باش بەڕێز کاماچ بنێری ناوە ینی جوینە لووتکەیان ناتۆێ و هەڵوێستێن تورکیە دەبێت جوینێدا هون چاو دنرخینن چقاسی باندۆریە سیاستên derve ya Tirkiye çiqasî bandorî li siyasetê hûn dirtike û dibe sedem ku pêşiya pêvajoya çareserî û aştiyê asteng bike.
بل سری ده کارم بیشن جوینا نات و آلتیکیه معنی کی گرینگ ده هی yani شما بیشن جوینا نات و ترکیه بو هم زارن yani Türkiye parça ki NATO'ya her vaha ateş ediyor yemin etme ve NATO'da ciye fadigere. بله Deberit ve bivaju ko hem dünya cihan teda derbez var ya Rüşata Navin teda derbaz be civina NATO'ya ya Türkiye hatiyeli darkasın mعنى ki cüdat civine de hey. Yani براستی به سالانه هم دبیجن yani هم وکی او دیدین زمان دبیجن شر جهان سیمین به ده سالان بریان ها دست بکریه و حتی نهایی بردوامی و هی yani شر نابرا اوکراین و روسیا شر نابرا غزه و اسرائیل دا her vaha şer nabera İran و Amerika و İsrail رود ده و her vaha aliyen cihanı Endonezya کلان به کلان جانا شر و پرچون رو دادن نهونا پارتی شر جهانا سیمین هم دزانن yani dünya yani kayranın gerekli mühim derbat ve du kayranın sereke hene yek jwana kayrana aburiye yek yadıneci asiyasiye yani Ankara'nın ev cihana kod heza pişte şere cihana düyemin hadiye havakirin edi ev sistem tek çöye. Sisteme ki nu hem siyasi hem abori de avakirin و her vaha carek edin cihan belgere boy hezen nav devleti de bejim cihan eki de ali avadı bejnu ve aliye sereke hem dizanın yani peşengiya ve Amerika'daki her vaha hatan haji salane berdevam kiriyor hatan haji tine lebele denge ki bejim dünyaya cihan cihekli derken hem karın bahsa Çin'e bikin ve mesele ve mücadele de bahsa Çin'e bikin. بله Ev şeru perçone kut roştata navin da pektin hem hatta çen sal şun da ve gerin hem bejin teslimkirine Afganistan bu Taliban parça ki bir proje ve proses hani arası hatta bir demeci demeşe hem karın bejin sınırdaki nabera hedin nav devleti da tedanin yani sınırdaki nabera Çin ve Amerika'yı da tedanin hem sınır hem taybeti sınırdaki abori tedanin yani bir rengi henek denirken بله هم بدن جبینا کل ترکیه هاتیه دارخستن وقتی زانیم بدمین داوی گله کی هم بجن پارچه ناتوی boy erişin İran'ı pişkiriye Amerika ve İsrail nekirin. Yani eğer işte zarar bu gerek canlıca aynı zaman. Ledve civina hane dat paybetiş boy Türkiye hem karın bejim. Yani pişkiriye ki gerek ki berfere bu gerek ki zarar. Bu bejin NATO her vaha Amerika'ya hatta peşkeş kirin. Bu her vaha devletin parçayı NATO öji pişkiriye akbaş boy Amerika ve cibine de diyar kirin. Yani بله بناف سیاست دنیا ته داده میشه براستی جبینا کل ترکیه حتی لدارخستن ناتوی هم پیام کی مزن ته ده بوج بوی رشدتا ناوین جبوی جهان حمیه هم جبوی رولا ترکیه جبوی شون دا جبوی ناو ناتوی دا رولا و چبه او جب زلالی در تک پیشی هم زانن yani هم بجن ارتش کد ناو ناتوی دا جی خود گره یا دویمین پشتی امریکای ya duyamin Türkiye'ye ve böyle bir stratejiye Amerika'ya bu ruhsata navin da Türkiye ve ki hezeki serekep bektine yani. بله برای اسکاماج وقت پرسا داوی از هر میوان خو همی کاد پرسم تابعتی هون جبرکو قاد سیاسی باکوری کردستان ترکیه رام جولن دوی قناغا هستیار دا بنیرین و دوی کرد چه بکن یعنی تشتهاری گرینج بو کردان دوی قناغه دا چیه؟ Böyle yani em bejin dve pivajı da em bejin rolu misyona Türkiye yaş bu işin da ruhsata navin da براستی زلالی در کت پیشی بهشون داوی کرد چه بکنه و ما قبل باندور سر هم بیشتر کردانشی بکنه نه کتنی باکوری کردستانی هم روجاوای کردستانی هم باشوری کردستانی هم روشتات کردستانی هم روشهانی و باندور که سر کردانشی بکنه لیبی بلی هم بیشتر اف تشتاکو پیواجوه کرد در باز دبن یا روشتات ناوین در باز دبن براستی بوی کردان تشتکی زلالی در کم پیشی یعنی هم بیا وقتی کارو خباتن یکیتی یجی هم پکتینن gerek کرد هم بر وان پکاتن هانی هم بر و روشا هانی و روشا جیهان و رفتان آبی تلبه در باز بیتن که دبیر دست یکیتی افا آوا بیته یعنی حتی نه کرد روشتا ناوین دا
لسر سیاستێکی استراتژیک لەسەر یەکرێزی و یەکهەلوەستیەکی بله نەخشەرەیەکیش بۆی خوا ئامادە نەکەن مخابن ناوان ئەم بێژن لەیزین ناونەتەویدا تێنە ڕداخستن بۆی کوردان ڕاستی مەترسیژی gelekî mezin têda hene. بله Bê ve qasî yekîtiya Kurdan serî da yekrêzî û yekhelwestiya Kurdan serî da bûyî Kurdan lazim e. Bûyî ku em dibînin di her du aliyên cîhanê da jî yekîtiyên navdewletî pêk tên. Hêzên navdewletî em bêjin ittifaqekî gelekî mayînde û berfireh pêk tînin her wiha herkes bûyî berjewendiyên xwe bi rastî van ittifaqan bixardînin. Di vê rojheta navîn da em bêjin wekî sinûrê hêzên navdewletî da rojheta navîn da yekîtiya Kurdan bi rastî bir şûn da bûyî Kurdan em gelek caran jî tûnin ziman ji av û nan gelekî muhîmtir e ji bo ku em bêjin hûn dizanin daha em bêjin Rojavayê Kurdistanê rewşekê cuda da derbas dibin metirsiyê ser başûrê Kurdistanê her roj pêş ve diçin diye gere were dîtin بله Rojhilatê Kurdistanê nava şer da serî Amerîka û İsraîl da her roj bi dehan ciwanên Kurdan têne darvekirin vê rewşehanê da gelê em gor şert û mercên cîhanê gor rihên vê demahanê gelek Kurd hemû aliyên xwe hemû çar parçeyên Kurdistanê diasporaya Kurdistanê yekîtiya xwe yekrêziya xwe yekhelwestiya xwe ava bike bi rastî em dikarin vêya jî bêjin peyama gelê Kurd çar parçeyên Kurdistanê jî bi rastî boî aliyên siyasî bo hêzên siyasî Kurd peyama yekîtiyê ye eger yekîtiya Kurdan vê serdemê da pêk nê mixabin metirsiyên gelekî mezin vê pêvajoyê da ser her parçeyê Kurdistanê jî wê were jiyankirin eviya êdî zelal e ronahiya diyariyê diyar بله باشه gelek spas برز محمد کاماچ پارلمانتار دم پارتی لادنی لگل مبوی هروا خاتوش نوهیرانی روزنامه‌وان چاودر سیاسی gelek spas بوی درفتی تماشاگر و بینرین هجای کردستان نیوز ام بی آوازی هاتن دادیا وی خلک خویا نامه ریا کردستانی حیا خلک کدن شاد بختور آزاد بجی